هیوادارم ئەم پرۆژانە بەردەوام بێت بەڕاستی مە زۆر گرینگە یەکەم شتی ئێمە لە ناو باخچەیە هەموو کات فێریانەکەین چۆن بایەق بە ژینگە برێت چۆن باک و خاوێنی ڕاگرێت کە ئێوەش ئەم پرۆژانە تەقدیمەکەن لە هەمان کاتە ئەوە زیاتر پەرەی پێئەدەن و ژینگە پارێزە بن لە هەمان کاتە مناڵ لەو سەرەتایەوە کە ئێمە خۆمان فێریانەکەین ئێوەیان لێکەن کە سەرەتایەک بێ بۆ دەست پێشەکی و سەرەتایەک بۆ پێشخستنی ئەو مناڵن و ئەوەی کە نەزانرێ فێری ببن ئینشاءالله. ئێمە کوڕەخراوی ئایندا بۆ پاراستنی ژینگە بە هاوکاری وەزارەتی ژینگە و بەڕێوەبەرەتی پەروەردەی سەمسەماڵ ئەمڕۆ لە مەراسیمێکە دەستمان کرد بە جێبەجێکردنی هەڵمەتێکی هۆشیاری ژینگەیی کە تەواوی ساڵی خوێندنی 2017 بەردەوامە بێ لە سنووری قەزای سەمسەماڵ کە باخچەی ساوایان و قوتابخانە بنەڕەتەکان ئەگرێتەوە. دیارە لەژێر دروشمی لە پێناوی بنیادنانی نەوەیەکی ژینگە دۆستدا ئەم پڕۆژەیە ڕاگەێنین لەبەرەوەی زۆر بە گرنگی ئەزانین کە مناڵانی باخچەی ساوایان قوتابیان و خوێندکاران ڕۆڵی گرنگیان هەیە لە ئێستا و ئایندەدا وێ باشمانزانی کە هەڵمەتێکی هۆشیاری ژینگەی بەرفراوان ڕابگەێنین بۆ ناوەندەکانی خوێندن. بەڵێ بەداخەوە وەکو پێویست نەبووە هۆشیاری ژینگەیی بەعام لە کۆمەڵگەی کوردیدا بە تایبەتی ناوەندەکانی خوێندە کە شوێنێکی گرنگ بووە بۆی ئێمە وەکو ئەوەی کە بەکارێکی گرنگی زانین هەروە وەکو ئەوەیش کە پێویستە هۆشیاریە زیاتر بکرێت لە ناو کۆمەڵگەدا وێ لە ڕێگەی مناڵان و هەستەکەین ئەتوانین زیاتر هۆشیاری ژینگەیی دەستەبەر بکرێت.